بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. سڵاوی خوای گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. مێدەوارین طاعات و عیبادەت لە هەموو لایمان قبول بکە ئینشاء الله. پەروەردگار قەڵەمی عەفو بێتە سەر تاوان و گوناحی هەموو لایەکماندا. تەوفیقمان بدا بۆ چاکە و بۆ باشە، لامان بدا لە ڕێگەی خراپە و خراپە لە ڕێگامان لادا. اللهم ئامین. باسی بناغەی پەروەردەیی ڕەوشتمان کرد. وتمان سێ خاڵە بە کورتی باسێکی ئەەکەمەوە، چونکە بابەتەکەی ئەمڕۆ ڕەبتێکی ئەوە هەیە لەگەڵەوە. یەکەم وتمان دەرسی دوێنەمان عەقیدە و بیر و باوەڕ. هەبێ ئینسان بیر و باوەڕێکی چاک و دروستی هەبێ، چونکە هەموو شتێک لەسەرەوە دامەزرێ و بنیادنانی هەموو شتێک. بیر و باوەڕ شەوەیە کە ئینسان بتوانێ لەسەر بیر و باوەڕەکەی ئەم دوانەکەی ترشیدا ئەمەزرێ. باسی ئەومان کرد، باسی تەوحیدی ڕوبوبیەت و ئەسما و صفات و تەوحیدی عیبادات و ئولوهیەت. دووەمیان ئەوەیە باسی ئەو عیباداتمان کرد، ئەبە عیباداتێکی چاک و باش بێ، وا عیبادەتکەین کە خوای جەلە جەلال و ئەبینین، پەروەردگار ئەبینین. ئەگەر وانە بوو وا عیبادەتکەین کە خوای گەورەی ئەمە ئەبینێ. سێمیان چوونە سەر باسی ئەوەی وتمان ئەبێ تەزکیەی نەفس و تەقویمی ئەخلاق و ڕەوشتمان بکەین. و ئەم سیانەمان شکۆ کردەوە لەو ئایەتەی کە خوای پەروەردگار ئەفەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. أم آية لا تفسير رافع أم آية أمسي خالمان در كردو باسي أممان كردو. أم رؤشين أوي مبادئ عقيدة الإسلامية في تربية الأبناء أو بو خومان بو. أم جاءتين سر أوي واتا مبدأ كان بو مناڵە كان فێری چی بکەین. لە دوای ئەوەی کە خۆت فێری ئەمانە بووی، واجبی شەرعیە لەسەر خۆت ئەو کەسەی کە عایلە هەیە ئەبێ مناڵەکانت ئاگای لێ بێ فێر ئەمانەی بکەن. چونکە مناڵ ئەولاد خێزان تو گەرەکتە فێری هەموو دینی بکەی نابێ. هەر هەموومان وین گشتمان فێری دینە نابی، گشتی گەرەکتە فێربی نابی. بەڵام هەندێک هەیە ئەبێ هەموو مرۆڤێ بزانێ بە خۆی هەندێ بابەتی. سە گەنجەکان حەیفە گەنجێک تەمەنی کە باڵغ بوو، لە دوای باڵغ بوون ئەمە جارانی نییە، ئێستا بێ بچێ بڕۆ بخوێنێتەوە، چۆن لەشی گرانە بێ، چۆن خۆی پاکە کاتەوە، چۆن بزانێ. ئەگەر ئەمە نەبێ ئەبێ باوکو دایکەکە فێری بکە چی کوڕ چی کچ بێ. ئەمجا ئەو گەنجە ئەگەر نەیزانی، بەس کە گەورە بوو، مڕەحەق بوو، باڵغ بوو، ئەم گەنجە کاتی ئەوەی هاتووە کە ژن بێنێ کوڕ بێ، کاتی ئەوەی هاتووە کچ بێ شووبکە، ئەبێ مافی هاوسەرگیری بخوێنێتەوە، لای کەم نامێلکەی بخوێنێتەوە، کتێبێ بخوێنێتەوە، بۆی معلومات و زانیاری هەبێ لەو بابەتان، نەکەوێتە هەڵەوە، نەکەوێتە حرامەوە، نەکەوێتە تاوانەوە. کورا ئێستا پیاوی گەورەمانەیە بەعدەجارەکەوێتە تاوانەوە چونکە نازانێ نەیخوێنێتەوە. نابێ، ئەوە کەم تەرخەمیە لە ئیژی خۆیان. بۆیە ئێمە هەندێک شت پێویستمانە کە مناڵەکانمان ڕۆڵەکانمان فێر بکەین. یەکێ لەوانە الأمر بالعبادات، ئەو شتانەی کە فەرزە بێ لە دوای باڵغ بوون، تۆی باوک تۆی دایک ئەبێت تۆ ئەمر بکەی بەو مناڵە، پێی بڵێ و لەگەڵیشیا بی، دەستی لێ هەڵنەگری. ئەگە بە قسەیشی نەکردی گەری هەر بڕۆی لەگەڵی حتا قەنەعەتی پێیەکەی. نابێ وەڵا ئەوتم پێی گلێتێ دوو گلت پێڵێ و وازی لێنێ، نابێشتیوە. تۆ ئەوە ئەولادی تۆیە، هەتا قیامەت لە قیامەت محاسەبە لە سەریەکەی ئەو مناڵانە. بەردەوام ئەبێ بە قسەی خۆش و شیرین پێی بڵێ فێری بکەی. فێری چی؟ چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ مناڵەکانتان گەینە چی؟ 7 ساڵان مەڕوا ئەولادەکم بالصەلاة لسبع. لە 7 ساڵان کە چووەبان یەواش یەواش فێری کە زەختی لێ مەکە. جارە باڵغ نییە، هەتا باڵغ نەبێ هیچی لەسەر نییە، زۆر زەختی لێ مەکە. مەڕوا پێی بڵێ بەس جارێ یەواش یەواش گەیە 12، ئەمجا ئەمری پێ بکە.
ئەمجا دوایەوەش لە دەعف و ئەمجا لە دوانزەش ئەمجا تونتریەکەیتەوە کە دوانزە ئاخر فەقەرەیە تونیەکەیتەوە لێی شکە پێی ئەڵێ یەواش یەواش بەڵام چییە فێرێکە یەواش یەواش ئەمە بەبەستی چییە هەموو عیبادەتەکان کە ئەوەی واجبە بێ لەسەری ڕۆژوو بۆ نمونە حەزەکە ڕۆژوو بگرێ باڵغ نەبووە پێی بگرە ڕۆژی نەڕۆژێکی پێ بگرە چەند سەعاتێ بگرێ با یەواش یەواش فێر بێ گەورە بوو ئەمساڵ توانی 10 ڕۆژ بگرێ ساڵێتر 15 ساڵێتر 20 ساڵێتر دەی ئەم مناڵە ڕادێ بەس تۆ وەربێژی مناڵە ئەی نایگرێ گەورە بێ و ئێستا شخصی وایە گەورەیەژە بم کوژە ناتوان ڕۆژوو بگرم لێی بپرسە بۆ ئێژە وەڵای باوکو دایکم فێری نەکردوم ناتوانم ئەها ڕاستەکە چکە فێریان نەکردووە گەورە بۆتە سەلام ێستا سێرەکەی کاکە خەڵکی وامانەیە لە مناڵی هەتا گەورە بۆ نوێژی نەکردووە ئیستا شەرمە کاکە گەژێ نوێژ چۆن بکەم یعنی من زلامێکم ئاوا گەورە لەناو خەڵکە قەزدم هەندێک کەسێ خۆی ناشکێنێتەوە سێرەکەی ژێ من کێ فڵان بێت فێرم بکە یانی ساندێ خەڵکمانەیە عرفێکی ترمانێ زۆر خراپە کۆمەڵێکمانەیە خراپن خەڵکن خراپن خوا هیدایەتی هینداوە بێتە ناو ئێمە گشتمان ناوە سێرێکی وەکە نەما شتێکی کردە فەقیرە ناوێ بێ بۆ مزگەوت بڕوا بێ من زۆر جار لەگەڵ هەندێک کەسا دانیشم دەسەڵاتداران ئەڵێ مامۆستا ئێمە زۆر جار ناین بۆ مزگەوت خەڵک بە چاوێتر سێرمانەکە وەک ئەوەی تاوانبار هاتە بۆ مزگەوت هاتووی مشەوە ئەگەر یەکێ لەو مەسئولانە و یەکێ لەو بۆ نمونە پلە بەرزێک بێ ڕووکە لە مزگەوتێ خەڵک چیەکە ئاوە سێرێکە وەکە ئەنەما ئەوش حسەکە ئەبێ من چیم کرد بێ خۆ کاکە ئەوانە هەرچیان کرد بێ خوام کردە ئەم سەرزەوی هەمووی کوشتووە باشە هەر ئەم سەرزەویە گشتی خوێنی بەدەست ئەم کابرا ڕژاوە خوا ئەڵێ لێ خۆشە مەگە بگەڕێتەوە ئەیتر من و تۆ بۆ قەرار بدەین لەسەری وازی لێبێنە هاتووە کە ئەنەما بەدانشێ وا تۆ ڕەفتارێ بنوێنە بۆی ئەو پیاوە دووبارە بێتەوە ئێمە نەبینە سەبەبی ئەوەی کەسەکان نەیە بۆ عیبادەت ئێستا ئێمەی مامۆسایە من بەجارە چم بۆ شوێنێ بۆ لایەک ئەچمە ماڵ خزمیە نوێژەکەم بە بەم مزگەوتێتر هەر خۆی ئەو خۆشەویستیە بەس منش بۆ یەرمە بۆ لەتیفە یەکتری نازێ مامۆستا خێرا ئاتیتە بۆیرە برا خێرە بۆ نوێژ ئاتینە توش بۆ خێرا ئاتیتە برا من بۆ خێرات ئەمڕۆ ڕێم کەوتە ئیرە هاتم لێرە نوێژەکەم کرد فریان نەکەوتم بگەمە مزگەوتەکەی خۆم یعنی ئەو شتانە هەندێک شتێ وامان لێکە ساردمانەکەتەوە مرۆڤە مناڵەکەت شوایە مناڵەکەش ئەو مناڵە وەک دارێکە با بزانم مناڵ وەک دارە وەک نەمامە هان نەمامێکەنی کەیف خۆتە گەرەتە گێڕبینەی ئاوا دەرەچێت گەرەکتە ڕاست دەچێت گەرەکتە وەیلا دەرچێت چۆنت گەرەک بەکاری بێت بەس ئەم نەمامە بەعنی سبەینێ بۆ دارێک و لە ژێرۆ دارەکە ئەمە نەبی ئەتوانی بە کەیفی خۆت سوڕی دەی بۆ دار تەواوە ئەبێ بە تەور لێدی ئەو مناڵە شوایە دەی ئەو مناڵە لە بیدایەت جوان هەوڵدە لەسەر خۆت چۆن بێژی ئەڕوا بە قسەی تو دێ یەواش یاش بۆی فێریکە ئەو مناڵە فێری عیباداتێکی ئەوە عیباداتە نوێژ لەسەری فەرزە ڕۆژوو ئەبێ بگرێ گوندی ئەحکامی کوڕە جوانەکەم ئاوا دەست نوێژ بگرە کوڕە جوانەکەم ئاوا نوێژ بکە چتە ناو مزگەوت ئاوا بکە ئەو شتانە یعنی هەندی ئەوانەی کە واجبە یەواش یاش هەرێکی بە مەرحەلەیە هەمووی نا هەمووی بدەی پێی استیعابی ناکە گەورەی استیعابی ناکە چی جاکە چی مناڵ دووەمیان ئیمانداران تعلیمهم الحلال والحرام واجبە لەسەرمان مناڵەکانمان فێری حرام و حەڵاڵ بکەین نابێ هەرچی بوو دەستی بۆ بووە نە وریا بە ڕۆڵەکەم حرام ئاوایە خراپی وایە بیخۆی چل ڕۆژ عیبادەتت قبوڵ نابێ خوا عەزاب دەدا لە قیامەتە حرام هەرچی شوێنێکت بە حرام گەورە بێ خوا ئیستوێنێ کوڕە شیرینەکەم حەڵاڵ بخۆی خوا حەڵاڵی پێخۆشە حەڵاڵ لە بەهەشت هاتووە ئاوا قسەی خۆش کە تۆی بۆ ئیکەی یعنی فێری بکەی چی حرامە چی حەڵاڵ هەیە سێرەکەی زۆر جار لە حەڵاڵ و حرام زۆریمان تێکەوتوین زۆری نەمان چکە بۆ شت حەڵاڵ و حرام شتێ ئاسان نییە هەموو کەسێ قسەی تیا بکە تا ئێستا گشتی گردە ڤیدۆیەک بڵاوە کاتەوە بۆتە موفتی لەسەر خەڵک کورەوە نییە کاکە دنیای داوەتەیە ئەجە یەدم بەیەد و نامچی و کورە بابەوە نییە تۆ گەر ئەو حەدیسە ئەمڕۆ جێبەجێ بکەی ئومەتی ئیسلامی لە ١٩٩ حرام خۆرە یەک کەس نامێنێتەوە بەس توی کابرا لە سینەوە شت تێرێ یەدم بەیەدی چی قابل دەست درێژ کا بگوێتە سین وە چیە گوێ دەست دەسەگەیە چۆن بگەینە سین دەستمان بخێنە ناو دەستێک و پارە بدەیت ئەمە کەی تەفسیر حەدیسە کورە بابە تو هەر دینت تێک داوە گەڕوا تەفسیری کەی بابە تو کە شتێک هین تۆ نیە قسەی تیا مەکە شتێ لێی نازانی قسە مەکە
تۆ نەتخوێندنەتەوە جارێت نامێلکەی خوێندەتەوە دوێنێ پێرەیسە ڤیددیۆیەکم بەرچاو کەوت دەرەکەم ڕقەمەکەم دەستکەوێ بەس تەلەفۆنی بکەم بڵێم بیکە خاتری خوا بیسی ڕۆ ڤیددیۆت تۆ چییە زانی گەنجێکی ڕاستە شتی جوان و شت بڵاوەکەیت وەڵا لە تەحیاتە مەڵێ ئەسەلام عەلەیکە ئەیوە نەبی ئەی چی بڵێ ڕۆیە قەولێکی بن مەسعودی هاوردووە حەدیسی پێغەمبەری ڕەت کردێتەوە قەولی بن مەسعودی دەداوە عولەمای مفبڕۆ سێر ئەو شەرحە بکە بخوێنەوە لیژنەی فتوای سعودی ابن باز عثێمین ئەفەرمێ ئەگەر ئەوە بڵێ ئەسەلام عەلە النەبی نوێژەکەتە بەتاڵە جارێ ئەم ئەڵێ سونەتە تو سێرکە سەر چۆن سەریان لە عالەم تێک داوە تو ئەڕۆی قەولێکی بن مەسعود دێری حەدیسی پێغەمبەر ڕەت دەکەی توێژی ئەهل سونە و جەماعەش یا سبحان الله قەولی چۆنە بێت تۆ لەسەر قەول بڕۆی یەک قەول یەک سەحابیە کاکە بڕۆ بخوێنەوە تۆ شتێک باسەکەی بۆ عالەمە خەڵک تێک مەدە بیکەنە خاتری خواهی زۆر جار شتەکە دین کە نازانی لی گەنجێکە قەینا دەست خۆش بێ شتێکی جوانەکەی بەس مەڕۆ ئوموری شتێکەوە کە بابەتی تۆ نییە بە بابەتی تۆ یان سەری و مێشکی ئەم عالەمەیان بردووە ئارد بەدەی ئارد بێری ئارد بەدەی کوڕە بابەیە تۆ ئەو شتانە بێرەوە بڕۆ بابە بچۆ تو لە بیوع چیە زانی لە کڕین و مامەڵە چیە زانی دوو کتابت خوێندووە بێ من با پرسیاری لێکم براکەم من 12 ساڵە بڕاتە بێ خوێندومە لە کڕین و فڕۆشتن خۆمی لێ نادەم یعنی نازانم کاکە خۆمی لێ نادەم کەی ئیش منە باش تێ لە سەرزارم من دەرنەچێ کاکە هەندێک شتێ وەڵا ئاردە بەم ئەی تو زانی ئاردی چیە داتە تو یعنی ئەو پیاوە گشتی ئارد باشە دادە تو بایعەکە ناسەنێ بیکاتە ئارد تۆ توانی زمانی ئەوم بۆ بکەی یعنی فڕەکانی سە گشتی بۆن و منە ئاردی ئەسڵ داتەیەوە بیکاتە نان یان چیەکە کورە بابە تۆ چیەڵێ بۆیە زۆر جا شتەکان ئەوەی کە باسێکی ئەبێ زوریابی کاتی حەڵاڵ و حەرام لە ناو سەحابە یەک سەحابە تایبەت بووە بۆ حەڵاڵ و حەرام ئەی باقیەکەی حەڵاڵ و حەرامیان نەزانیوە با ئەی بۆ دەنگیان نەکردە ئەوە تایبەتە بۆ ئەو کەسە پێغەمبەر فێرمانەکە سەحابە گشتی بانگی نەزانیوە با ئەی بۆ دوانی دانا بانگدا ئەی بۆ یەکێکی بۆ دوانی دانا ئیمامەتی بکە ئەی بۆ دوانی دانا بۆ غەزا ئەی بۆ دوانی داناوە بۆ فتووە ئەی بۆ دەنگێکی داناوە بۆ سڕی ناوەکان ئەی بۆ دەنگێکی تری دانا بۆ فڵان بۆ ئەوە فێری چیمانەکە سێر پێغەمبەر کە چۆن سەحابە پەروەردەکە خۆ ناکەی هەمومان خەتیب بین هەمومان ئیمام بین هەمومان نوێژکەین هەمومان موفتی بین هەمومان ئەکریاوە کەی ئیسلام وای وتو نە ئەبێ وریابی حەڵاڵ و حەرام شتێک نییە لە خۆتۆ بڵێ حەرام و حەڵاڵە ئاسانی وەناو خواوە قسەکەی وتت حرامە یعنی خوا حرامی کردووە والله لە قیامەت حرام نەبێ خوایە خەتەکری چەنی خەتەرە تەسەوور کە بانی بانتەکە لە بەردەم هەموو دنیاوە خواڵێ من حەڵاڵم کرد لە بەندەکانم تۆ بە حرامت کرد یان خۆی حرام بوو تو چۆن حەڵاڵت کرد ئەمە خەتەرە کەی ئیش من نییە ئەگە ئیش من نەبوو نایکەم ئیش منش بوو بە جۆرەی توانە خۆم لێدا ئەبێ وریابین ئەو شتە حەڵاڵ و حرام فێری مناڵەکانمان بکەین کە ئەوەی دەزانین ئەوەشی نازانی پرسیار بکەین بۆی نەکەوینە هەڵەوە چونکە ئەوە شتێکی جوان و باشە سێهەمیان چەند دقیقە باویە تەئدیب على حب النبي عليه الصلاة والسلام سێهەمیان خۆشەویستی پێغەمبەر بخەینە دڵی مناڵەکەمانەوە زۆر گرینگە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی پێغەمبەر بکەین کتابەکان نامێکە بچکەکان جوانەکان بسێنین ئەم مناڵە بخوێنێتەوە ژیانەمەی پێغەمبەران بە کورتی ژیانەمەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و صفاتی بڕێ کتابی بچووک هەیە جوانە ئەتوانی پێغەمبەری خوا لەگەڵ منداڵان چۆن بووە هەرێکی تقریبا سیوا بزانام 30 چیرۆکە ئەتوانی بیکڕی بە کوردیشە جوان مناڵەکەت گشتی فێرە بێ پێغەمبەری خوا چۆن ڕەفتاری کردووە ئاگارەکانی شتەکانی ئەوەی جوان بێ بە جوانی بەباشی فێری بکەی وە خۆشەویستی سەحابەش بخەینە دڵی مناڵەکانمانەوە کەمانە بزانین یعنی بزانین قەدری پێغەمبەر کێیە ناوی پێغەمبەر مناڵمان وایە ناو پێغەمبەر نازانێ کێیە هەم مناڵەکەت کات فێری کە ئەمە محەممەدە عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوایە ئەم محەممەدە وتت نابێ بێدەنگ بێ بێژی صلی الله عليه وسلم ئەمە لای خواوە نێنراوە کوڕە شیرینەکەم ئەمە وا بووە دایکی وا بووە باوکی وا بووە بە کورتی بووی باسکە یەواشاش لەگەر تەمەنیا فێر بێ کە گەورەش بوو هانی بدە بۆی کتابێ دوو کتاب لەسەر ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بخوێنێ محەبەتی پێغەمبەر بە بکوڵێتایە بەس بەدەم نەبێ خۆشەویستی پێغەمبەر
صلى الله عليه وسلم چونکە محەبەتی پێغەمبەر لە دڵا کاریگەریە بێ لە ڕەوشتا لە ئەخلاقا ئەمەی تیا بێ ئەمە چاکتر و باشترە. خاڵێکی ترمانەیە قورئان فێریکە فێری بکە با تێبگە و فێرشی بکە با چی بکە و عەمەلیشی پێ بکە کار و کرداری پێ بکە. و خاڵێکی ترمانشەیە حس وا فێریکە با حس بکە بە مراقەبەی خوا. خوا بەردەوام ئەم تۆ بینە کوڕە شیرینەکەم وەکە ئەو منداڵی ها چۆن فێر کراوە ئەڵێ وەختی خۆی مامۆستایەک بووە ئەم مامۆستایە گەرەکی قوتابیەکانی تاقی کاتەوە. دیارە مامۆستاکە بێدین بووە گەرەکی بڵێ گەرەکی بە مناڵەکان بڵێ نەعوذ بالله خوا نییە خۆی گەرەکی وا بڵێ ئەویت مناڵەکان ئێوە ئێستا هەوا ئەبینن نا کارەبا ئەبینن نا ئەوە ئەبینن ئەوانەی وا نابیندرێ ئەم مناڵە شێژە تەبعن بڕۆعاکە سم بەمان بێژم ئەتوانین ئێمە بە هەسەوە بیانوین ئەو مناڵانە. ئەمجا وتی باشە دەی ئەمانەی وت نەعوذ بالله لە ئاخرا وتی ئەی خوا ئەبینن مناڵەکان شتیان وتێ کەواتە خوش نییە نەعوذ بالله. وەڵای تر ئەمە خەرکی ئەچەسپێ لە فکری مناڵە چکە مناڵ چۆن گەرەکە ئاوە پەروەردەیەکەی بخۆت گەنج و مناڵ بە تایبەتی. وەڵا ڕۆژێتر هاتەوە تاقی کردەوە بەس ئەم مناڵە عاقڵ بوو یەکێ لەنەو مناڵەکان وتی مامۆستا یەک پرسیارمەیە وتی فەرموو وتی تێمە لای تۆ پرسیارەکە لە تەلەبەکانە کە مەرکێز زانی هەدیە دەمێ ئەم مناڵە چەنە زیرەکە چوە لای سەبوورەکە و ڕاوەستا و ڕووی کرد لە تەلەبەکان وتی قوتابیەکان عەقڵی مامۆستا بینن وتیان نا وتی کەواتە مامۆستا بێعەقڵە. دوو لە ڕوو جەنابتان سێر کە چەندێک کاریگەریە مامۆستا یەکسەر تەسلیم بوو ئەو بەوە هاوردی ئەوش بەوە فێری کرد یان کابرایەکی تر بۆ نمونە چونکە معنای ئەوە نییە هەموو شتێک کە تۆ نەتبینی معنای ئەوە نییە یعنی تەلەبەکانی فێر کرد مامۆستا ئیسە خاوەن عەقڵە یان نا بەڵێ ئەیبینن نا ئەکرێ بێژی مامۆستا بێعەقڵە نا کەواتە خوای گەورەش بوونی هەیە بەس ئێمە نایبینین. یعنی زۆر شتێکی جوانی گێڕاوە ڕۆژێتریش بڕێ مناڵ بوون تاقیکردنەوە یەکێک هەرێکی مریشێکی دا پێیان ئەوە تەبعەن پەروەردەی دایک و باوکە ئەو مناڵە وا فێر بووە وتی بچن ئەم مریشکە سەر بڕن لە شوێنەکە با کەس نەیبینێ کەس نەتانبینێ هەدیەک و خەڵاتێکی چاکتانەکەم ئەڵێ گشتیان ڕۆین مریشکیان سەر بڕووی هاوردیان و ئاواگردیانە یەکێکیان بە زندێتی هاوردیەوە وتی بۆچی تۆ ئەو مریشکە سەر نەبڕی ئەوان زانیترە و ئیشەکەی لەوێ بەس ئەمە ئیشەکە لێرێ بۆ سەری نەبڕی. ئەوتی مامۆستا تۆ وتت بی بە بۆ شوێنێ کەس نەبینێ من ئەچمە چی شوێنێ خوام بینێ ئێتە چۆن سەری بۆ مراقەبەی خوا زۆر گرینگە. تۆ فێری ئەمەت کرد ئەو مناڵە لە ماڵە چەندێ پارە دانراوی و قەت دەستی بۆ ناوە قەت درۆ ناکە قەت خیانەت ناکە شتی خراپ ناکە قەت ئەو مناڵ چونکە ترسی خوای لە دڵایە ئەژێ ئیسە من ئەگە شتێ بکەم چۆن دایە و باوە دوای پرسیاری کرد خۆ بێ ڕاستەکەی بڵێ تۆ فێری ئەمە ئەەکەی مراقەبەی خوای پەروەردگار. ئەمە ئەم پێنج خاڵە توانین بە کورتی باسی ئەوە بکەین یعنی مناڵەکانمان فێری ئەوە بکەین بە جوانی بە چاکی خوای گەورە ڕەحمان لێ بکە و عاقیبەت خێرمان بکە فێری ڕێگای ڕاست بۆ خۆمان مناڵەکانمان بکە خۆمان و ماڵ و مناڵمان دوور کاتەوە لە خراپ و خراپەکاری خوای ئەوەی چاکە و چاکیەوە بۆ ئەم خەڵکە چاکی بۆ بکەی یا ڕەبی خوایە ئەوەی خراپە داوت لێ دەکەین خوا هیدایەتی بدا گەر هیدایەت وەردەگرێ و قابلی هیدایەتە ئەی خوا ئەی پەروەردگار ئەگە قابل نییە خواییان لە کۆڵی ئەمەی بکەیتەوە مسلمانان بکەیتەوە یا ڕەبی خوای ڕەحمە مولایەتمان بکەی عیبادەت و تاعەتمان لێ قبوڵ کەی نوێژ و ڕۆژ و قورئان خوێندن و خێر و سەدەقاتمان لێ وەرگری